إن الحمد لله تعالى نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله صلى الله عليه وعلى آله وسلم. أما بعد، فإن أصدق الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. وبعد، ورزان بردوامين لباسكردني سنن فطرة كبيغمبري خوا عليه الصلاة والسلام وكل حديث كابومان باز دكات أفرمي 10 من الفطرة. باسي ختنا كردن مان كرد، أحكام كاني ختنا كردن، وباسي إعفاء اللحية مان كرد، وباسي سوا كردن مان كرد. أمرودين ما باقي باسكين إن شاء الله بپشتیوانی خوای تعالی. پیغمبری خوا عليه الصلاة والسلام فرموي لباس سنن فطرة: المضمضة والاستنشاق، وقص الأظافر، وقص الشارب، ونتف الإبط، وحلق العانة، وغسل البراجم، وفي رواية وانتقاص الماء. أما نباسكين إن شاء الله. المضمضة والاستنشاق أو هلدان لدمولوت، أمشيان لسنن فطرية. إنساني مسلمان دبي ورياي دزنيجكي بيت. هندي لزانانا فرمون مضمضة واستنشاق لدروي دزنيش مستحبة. هركاتك إنسان زاني تام دمي ناخوشة يان بۆی دەرکەوتە کە لوتی پاک نییە با ئاو لە دەمولوتی هەڵدا و پاشی کاتەوە. بەڵام لە ناو دەستنوێژایە واجبە مەضمەضە و ئستینشاق لە کاتی دەستنوێژ هەڵگردن و لە کاتی غوسلە خۆشوشتن بۆ خۆشوشتنی جەنابە واجبە ئاو لە دەمولوتت هەڵدەی. بەڵگەمان چییە؟ خوای تەعالی فەرمێت: يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم. خوای تعالى فرمي: إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين. باسي أركانكاني دزنيوج مابوكا فرائضي دزنيوج القردن 6 ركني هي. سرتا خوای تعالی فرمووی: والذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم. ئەگەر بەتەما بوون یان ویستان لێبوو نوێژ بکەن ئەوە وریای دەستنوێژەکە تا بن بەم شێوەیە بێت. فاغسلوا وجوهكم، دەمچاوتان بشۆن. لە ضمنی دەمچاوە چی هەیە؟ المضمضة والاستنشاق، ئاو لە دەم هەڵدان و ئاو لە لوت هەڵدان. کەواتە ئاو لە دەم و لوت هەڵدان لە ضمنی وەجهایە، واجبە. وەکو چۆن پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام: أمرت أن أسجد على 7 أعظم. ئەفەرمێ من فەرمانم پێکراوەکەوە سوژدە بەرم لەسەر 7 ئەندام، لەسەر 7 ئێسقان. فەرمووی: وأشار إلى جبهته وأنفه. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام باسی ناوچەوانی کرد، ئەوجا ئیشارەتی بۆ لوتشی برد. کەواتە لە کاتی سوژدە بردنە خەڵکانێکەیە بەس ناوچەوانیان لە عەرزەدا، بەڵام سێرەکەی لوتی لە زەوی نییە، بەرزێکاتەوە. ئەوە مخالفەیە، ئەوە مخالفەی سونەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. کەواتە مەضمەضە و ئستینشاقش کاتی خوای تعالی باسی وەجهەکات ئاو لە دەم و لوت هەڵدان لە ضمنی وەجهایە، کەواتە واجبە. کاتێک کەسێک دێ غوسلی جەنابە دەرەکات، خەڵکی زۆرێ غوسلی جەنابە دەرەکە ئاو لە دەم و لوتی هەڵنادات. بۆیە زانایانە فەرموون ئەو غوسلت بەتاڵە و
ئەگەر 100 جا خۆت بشۆی ئاو لە دەمولوتت هەڵنەدەی جەنابەکەت دەرناچێت جەنابەت دەرناچێت واجبە ئاو لە دەمولوت هەڵدان یان لە کاتی دەستنوێ شوشتن ئاو لە دەمولوتت هەڵنادەیت ئەوەشیان شێخ صالح الفۆزانە فەرمێ دەستنوێژەکەت بەتاڵە دەستنوێژەکەت بەتاڵە بۆیە ئەگەر کەسێک بۆ نمونە لە بیری چوو دەستنوێژی هەڵگرت گەیشتە ئەوەی کەوا مەسحی سەریکە لە بیری چوو ئاو لە دەمولوتی هەڵدات چی ئەکات یەکسەر ئەگەڕێتەوە ئاو لە دەمولوتی هەڵەدا و ئەوجا تەکمیلی ئەکات لە دوای ئاو لە دەمولوتت هەڵدا دەیت دەستە شۆیت ئەوجا مەسحی سەر دەکەیت بەڵام ئەگەر دەستنوێژت شوشت دوای ماوەیەک لە دوای ماوەیەک دەستنوێژەکەت تەواو وشکەوە بوو هاتەوە بیرت مەضمەضە و ئستینشاقت نەکردووە ئەبێ بڕۆی دەستنوێژەکەت سەر لە نوێ دووبارەیەکەیت و دەستنوێژەکەت سەر لە نوێ دووبارە بکەیت و چکە واجبە ئاو لە دەمولوت هەڵدان ئەلئستینشاق ئاو هەڵمژین لە لوتە ئەوجا ئەلئستینثار بە دەستی چەپ ئەمە هەمووی لە سونەتی پێغەمبەری خوا هاتووە صلی الله عليه وسلم ئێمە لە قورئان خوای تەعالی باسی وەجهی کرد بەڵام تەفاسیلی وەجه کە باسی مەضمەضە و ئستینشاق لە قورئانە نەهاتووە لەوانەیە کەسێک بڵێ کاکە کوا خوای تەعالی باسی وەجه هەکات مەضمەضە و ئستینشاق لەکوێ هاوت ئەڵێن السنة مبينة للقرآن سنەت دێ قورئان شی ئەکاتەوە ئێمە نایە بەس بڵێن قورئان فەرقەیەکە بوو لە هەند پێیا بوون ناوێن قورئانیونە ئیمانیان بە سنەتی پێغەمبەری خوانی عليه الصلاة والسلام هەر کەسێ ئیمانی بە سنەتی پێغەمبەری خوا نەبێ عليه الصلاة والسلام ئەوە پێی کافرە بێت ئێمە قورئانمانەیە و سنەتی ڕەسوڵ اللهمانەیە عليه الصلاة والسلام دوو وەحیمانەیە قورئان و سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام إن هو إلا وحي يوحى وحي دا بزيد سر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئان یەکەم ئەمە وحی یەکەم وحی دووەم سنەتی پێغەمبەری خوایە عليه الصلاة والسلام بۆیە لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو ئەوەی کەوا سەحابە گێڕایەتەوە باسی دەستنوێژی پێغەمبەری خۆیان کرا عليه الصلاة والسلام بە هیچ شێوەیەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەجێی نێشتووە ئیلا ئاو لە دەمولوتی هەڵداوە هەر کەسێک ئاو لە دەمولوتی هەڵنەدات ئەوە دەستنوێژەکەی بەتاڵ ئەبێتەوە بۆیە ئەمە گرنگە ئینشاءالله وریای بن فەرمووی وقص الأظافر قص الأظافر یان وتقليم الأظافر ئەگەر کەسێک نینۆشی هەبوو نینۆشی درێژ بوو ئەوە بە لێی بکاتەوە بیبڕێت نینۆ قرتانن ئەمەشیان لە سونەنی فطرەیە بۆ کێ بۆ پیاوان و ئافرەتان بۆ پیاوان و ئافرەتان بەداخەوە هەندێک لە پیاوان سێرەکەی نینۆشیان درێژەکەن یان هەندێک لە پیاوان لە گەنجان بە تایبەت یەک پەنجەیەک لە پەنجەکانی نینۆشی درێژەکات زانایانە فەرموون دوو جا پێی تاوانبارە بیت ئەوانەی کەوا نینۆشیان درێژەکەن ئافرەتان و پیاوان جاری یەکەمیان کە تۆ خۆت شوبهان بە گاور و جوولەکە جاری دووەم کە خۆت شوبهان بەکێ بە ئاژەڵ و بە حەیوانات حەیوانات و ئاژەڵ نینۆشیان درێژە بەڵام ئێمە ئینسان نابینی نینۆکمان درێژ بێت بەڵکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەوقیتی داناوە وەختی بۆ داناوە کاتی بۆ داناوە کاتێ باسی قەص و شاربەکە و لەگەڵ نەتف الإبط و حەلق العانەتی مووی بنباڵ و لەگەڵ حەلق العانە مووی عەورەت و لەگەڵ قەص و شارب و لەگەڵ شوارب کورتکردنەوە ناڵین شوارب تاشین حەنابیلە و حەنبەلیەکان حەنابیلە و لەگەڵ حەنەفیەکان ئەفەرموون بە تاشینی شوارب بە مووس جائیزە بەڵام شافعیەکان و لەگەڵ مالیکیەکان ئەفەرموون مەکروهە واتە حرامە قەولی ڕاجح ئەوەیە کەوە حرام بێت شوارب نابێ بتاشرێت بەڵکو بێ کورتەوە بکرێت ئیمام مالک ئەفەرمی هەر کەسێک شواربی تاشی ئەوە ئەبێ تەئدی بدرێت ئەفەرمی هذه بدعة ظهر في الناس ئەمە بدعەیەکە ئەجینە لە سەردەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سەحابە شواربیان ناتاشی بەڵکو کورتیانە کردەوە بەڵام بەداخەوە خەڵکانێک ئەمڕۆ سێرەکەی شواربیان بەرداوە ڕیشە تاشن کە پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام من عفا شاربه ليس منا
هەر کەسێ شواربی بەرداتەوە ئەوە لە ئێمە نییە، واتە لە ئەخلاقی ئێمە نییە، لە ڕەوشتی ئێمە مسلمان نییە. ئێمە ئەمرمان نەکرێ بەو ئیشە. بۆ چکە پیسە، چکە ئەم سونەن الفیتڕێ هەمووی ئەگەر بێت و کۆی کەینەوە لە چی ئەکەوە بێتەوە؟ لە پاچی، لە نەظافە. باسی خەتەنەکرد نەکات، هەر کەسێ خەتەنە نەکا پیسە بەڕاستی. باسی سیواکمان کرد، ئەگە سیواک بەکار نێنیت ئەو دەمودگانت پیسە. باسی ئیعفاء اللحیەمان کرد، جوانی پیاو لەوەیەکەوە ڕیشەکەی بەرداتەوە. پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام هەموویان ڕیشیان نەبووە، و لەگەڵ ئەوەشە مەضمەضە و استینشاق ئەمە بۆ پاک و تەمیسی و ئینسانیە خوای تەعالا لەسەری واجبی کردووە. قەص الأظافر، نینۆکە درێژ بوو یەکسەر کورتی کەرەوە. بۆیە ئەنەسی کوڕی مالکە فەرمێ وقت لنا النبي صلى الله عليه وسلم في قص الشارب وتقليم الأظافر ونتف الإبط وحلق العانة أن لا نترك أكثر من 40 ليلة. رواه مسلم. أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم وقتي بومان داناو موي بنبال ولقل حلقي عانا موي عورت ولقل نينوكايا ولقل شواربا بيغمري خواه صلى الله عليه وسلم وقتي دانا بو إمي مسلمان نابي لتشل شو زياتر بروات. ئەگەر چل شەو بەبان بڕوات ئەوە پێی تاوانبارە بیت، پێی تاوانبارە بیت. فەکەیفە ئەو کەسانی کەوا پاک و خاوێن نین لەم بابەتانە. مسلمانی وایە بە دوو مانگش دەستی لێ نادات. پیسە، بۆ خۆت پیسە، بۆ خێزانت پیسە، بۆ مناڵت پیسە، هەر بۆ هاوڕێت لە تەکت بێ بۆ ڕۆژە ڕێکەڕات. کەواتە ئینسانە بێ احتیمام داتە نەظافەت و پاک و تەمیسی خۆی. ئەوجا کاتێک کەسێک نینۆشی بڕی یان مووی لە گیانی کردەوە، سونەتێک هەیە مەهجوورە، باس ناکرێت، یان زۆرێک لە خەڵکی نازانن. ئەوش ئەوەیە چاڵێ بکەیت و بانی بدەیت، چاڵێ بکەی بانی بدەیت. ئەمە فعلی عەبدوڵڵای کوڕی عومەرە و پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لە حەدیث هاتووە، ئیمامی طەبەرانی ڕیواەتی کردووە. مهنأ پرسیاری کرد لە ئیمام ئەحمەد کوڕی حەنبەل رحمەتی خوای لێ بێ، ئەفەرمێ سألت أحمد بن حنبل عن الرجل يأخذ من شعره وأظفاره أيدفنه أو يلقيه. ئەگە کەسێک نینۆشی بڕی یا مووی لە گیانی کردەوە، ئایا فڕێدا یاخود دەفنی بکات، چاڵێ بکە و بانی بدات؟ قال يدفنه. إمام أحمد فرموي أبي دفني بكات. طبعا ما مستحب واجب نية. أجر كسيكش فريدة آسايا بلام سنته وأجرشي لسرور رجليت شك أخوي تعالى رزق قردول بني آدم ولقد كرمنا بني آدم. رزق قردول بني آدم أوي كواب جانت شوية أو الرزق أخوي تعالى حكمتي شتايا بويا هندي لزانانا فرم مستحبة نینۆک ئەو مووی لە گیانتەکەیتەوە بکەیتە ناو چاڵێکە بانی بدەیت، ناڵین واجبە. قال يدفنه. قلت وهل بلغك شيء؟ باشە بەڵگەیەکت پێگەیشتووە ئێمە دەفنی بکەین؟ قال كان ابن عمر يدفنه. ابن عمر چیە کرد؟ دەفنی کرد و بەو شێوەیە نینۆک و مووی لاشەی مووی گیانی مووی سەری ئەچوو بانیەدات. ئەمە سنەتێکە هەجر کراوە، زۆرێک لە مسلمانان بێ ئاگان لێی. ئەوجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی وغسل البراجم. غسل البراجم چییە؟ پرسیارێکایکەین. غسل البراجم. غسل البراجم ئەم گریانەیەکەوە لەسەر پەنجەیە، ئەم چاڵیانە خەتخەتانە پێوترێ چی؟ بەراجم. ئەمەشیان سنەتە، واجب نییە لە کاتی دەستنوێ شوشتن، کاتێک دەستنوێژ هەڵەگریت بین پەنجەکانت یاخود ئەم گریانی کەوە لەسەر پەنجەکانتە سنەتە تەڕی بکەیت، تەڕی بکەیت بە وشکی بەجێی نێلیت، چکە
لەوانەیە کەسێک پێستەی تەنک بێت ئاو بچێتە بینیەوە، بەڵام هەندێک کەسێک پێستەی ئەستورە سێرەکە ئەو شەقانی زیاد چوونەتە ناویەکە لەوانەیە ئاوی پێ نەگات. ئەگەر نەژگا تاسی ناکات لە دەستنوێژەکەی، بەڵام سونەتە و ئەجری لەسەر وەرەگریت. غەسل البەراجم، غەسل البەراجم. بۆیە ئیمام ئەحمەد الله ئەعلەم یەکێک لە سەرمەذهەبەکان لە کاتی دەستنوێژ شوشتن پەنجەی تەڕەکە ئەیکردە ناو چاوی، ئەوی لەبەرەوەی چاوش لە ضمنی وەجهایە. طبعا ئەمە ڕاو بۆ چوونی خۆیەتی عالمێکە و اجتیهادی کردووە، معنایەوە نییە ئەمە چاومانەوێ بشۆرین دەستکەی ناو چاومانە، یعنی ئاوها وریای دەستنوێژەکەیان بوونە، چونکە دەستنوێژ شوشتن ڕوکنی خۆی هەیە، تەرتیب ڕوکنێکە لە دەستنوێژ. کەسێک دێ سێرەکەی مەسحی سەرەکە لە دوای پاشوشتن نابێت، بە تەرتیب دەم چاو دەستە شویت، ئەوجا مەسحی سەرەکەی ئەوجا پێیەکانتە شویت. ئەوجا الموالات، موالات ئەوەیە کاتێک ئەم دەستنوێژە شۆری بە تەرتیب بینی نەبێت. کابرا دێ دەمچاوی شوات لەگەڵ کابراکە حیکایەت دەکات، دە دەقە چالەجی پێچێ، ئەو ئاوە لە دەمچاوی وشکە بێت، ئەو جا دێ دەستی شوات، ئەڵێ نابێت دەستنوێژەکەت بەتاڵە، بێ لە سەنەوەی عادەیەکەیت، بێ لە سەنەوەی عادەیەکەیت. و ئەو ڕۆژە کەسێکش پرسیاری کرد، حەزەکەم لێرە باسیکەم، پرسیارەکەی ئەوە بوو لەوانەیە زۆرێکتان پێتان عیبی و پرسیارە بکەن. ئەڵێ لە کاتی دەستنوێژ شوشتن جاری وایە غازاتێکت بۆ دێت، بایەکی لێبەرە بێتەوە، ئایا دەستنوێژەکەی سەر لە نوێ تازی کاتەوە یان تەئسیر ناکات؟ بەڵێ دەستنوێژەکەت بەتاڵە بێت، تۆ دەمچاوتە شوێ، یان لە کاتی مەسحی سەرە بایەکت لێبەرەوە بوو، ئەو کاتا بێ و دەستنوێژە ئیعادەکەیتەوە لەسەرەوە. و پرسیارە ترش کراوە، ئایا چوونە سەر ئاو مەرجە بۆ دەستنوێژ شوشتن؟ ئەگەر کەسێک سەغڵەت نەبوو مەرج نییە بچێتە سەر ئاو، ئیلا مەگە کەسێک سەغڵەت بوو ئەو کاتا چێ سەراوی خۆیەکە و دێ دەستنوێژە لەگرێت. بەڵام ئەگەر سەغڵەت نەبووی مەچۆ سەراو یەکسە دەستنوێژە بگرە، ئاساییە ئینشاء الله تعالى. فەرمووی وغەسل البەراجم. وأخيريانش وانتقاص الماء، انتقاص الماء واتا خۆپاکردنەوە بە ئاو، خۆپاکردنەوە بە ئاو کاتێکە شتە سەر ئاو ئەفضەلتر و باشتر وایە بە ئاو خۆت پاکۆکەی، وئیلا بە بەردش هەر جایزە و حەدیثی لەسەرە، بەڵام ئەسڵ لە تەهارەتە چییە؟ ئاوە، بەکارهێنانی ئاو. ئەمانە هەمووی چی پێوترێ؟ سونەنی فیترا. چەند دانە بۆ باسمان کرد؟ دەیە. ئەم دەیەمان باس کرد، یەکێ بۆم بڵێتەوە، نێڵە برام، یەک دوانێکیم پێ بڵێن. ئەمە مەبەر باسمان کرد، براکەم. باش. الختان، إعفاء اللحية، والسواك، المضمضة والاستنشاق، حلق العانة، وغسل البراجم، وقص الشارب، ونتف الإبط، وانتقاص الماء، وختن باسكر. بارك الله فيكم. أما بيوتر سنن فطرة دعوكم لخوي تعالى رحمات وبركاته خوي بسر من دا بقري. وصلى الله وسلم على نبينا محمد وبارك الله فيكم.